خەڵکی کە ئەچنە سەر جادەکان لەسەری سەڵا هەموو ساڵێ بەبۆشی هیچ لە مێشکیان نییە. ئەگەر مێشکی شتێکی تیا بوایە، سەرواوێکی تیا بوایە، تۆزیە بخۆیان ڕابمایە، ساڵێ لە تەمەم مۆمێکی لە تەمەنی سوتانوە قەت دڵی خۆش نابوو، قەتیش مرتاح نابوو. وەکو ئەو جگەرەیە وایە کە ئەیکا بە لادەمێەوە و ئەیدا بەبایە، هەر ئەونەوە ئەزانێت لە تەمەنی تێپەڕیوە، وا ئەزانێت ساڵێ لە تەمەنی کەمی کردووە، وا ئەزانێت چیلۆیە لە وەزنی هاتۆتە خوارەوە. ئەمە بەڵاکەیە خۆشەویستەکەم. ئینسان وا هەسکات کە ساڵێ تەمەنی کەمەکە دڵی خۆش بێ، ئەڵێ دکتۆر جان وەڵڵاهی ئەلحەمدولیلا لەو کاتەی پێوتم پارێزەکەم 10 کیلۆم دابەزانووە. ئەمە جێی دەستخۆشی و جێی پیرۆزبایی و جێی دڵخۆشییە. بەڵام تۆ ساڵ لە تەمەنێ کەم کات دڵی خۆش بێ، بەڕاستیە بێ بە عەقڵ تا بچیتەوە، نابێ بە ورک تا بچیتەوە. ئەگەر ساڵەکەت بۆ ئەوەیە ورکی پێپڕکەیت و خواردنی تێکەیت و داینیتەوە، ئەواقی خۆتەوە، ئەوە ژیانی ئاژەڵیە، ئەوە من تەدەخولی ناکەم. بەڵام ئەگەر تەسەورەکەیت سەرواوێ لە قورکدایە، ساڵ لە تەمەنت تێ ئەپەڕێ، نایەتە سەر تەمەنت، دڵە خۆشە، ئەبێ دکتۆرێکی نەفسی مراجعەی عەقڵەکە، دکتۆرێک مراجعەی نەفسیەتێکە، بزانێت تۆ ئینسانێکی سەویت، ئینسانێکی تەواویت. ئەگەر دانەکانی ئینسان وا دابنی، ئینسان 32 دانی هەیە، بۆ کە لە مناڵیا دانتەوەرێ زۆر مرتاحنی، زۆر کێشەیەکت نییە. بۆ چکە ئەزانی دانەکەیەتەوە شوێنی، ئەی بۆ لە پیریا کە دانتەوەرێ کێشە زۆرە، بۆ چکە ئەزانی ئەو دانە جارێک تر بە هەموو ئەرز و ئاسمان بەبێ خواپڕ نابێتەوە جارێکی تر. دانێکت کەل بوو، دانێکت هەڵکێشا، جارێکی تر شوێنی ئەو دانە هەتا قیامەت کەلە. چۆن پڕێکەیتەوە ئەوە پارەی تیا سەرفەکەیت و دکتۆر و شوێنی دان و حەساسیەتی دان و ئیشی دان و وەزیفەی دان و دەماری دان و خوێنی دان و ئیشی دانە بە پڕ ناکاتەوە. بۆیە ئینسان ئەگەر دوو لە ڕوویەوە ئەوە گەمژە بێ، هەموو ساڵێک بە 2 ساڵ جارێ ئەگەر تەمەنی 74 ساڵ بێ، بە 2 ساڵ جارێ دانێکی فڕێبە بڵێ دانێکی ترم لە کۆڵ بۆەوە، کە دان لە خەوە یعنی چی؟ دان لە خەوە یعنی تەمەن، دان لە خەوە یعنی تەمەن. بۆیە یەکێک لە پاشاکانە فەرمێ جارێکیان خەوە بینێ، ئەڵێ لە خەوما هەموو دانەکانم وەرین. کابرایەکی مفەسیری خەو بانگەکەن، ئەڵێ وەرە پاشا خەوێکی بینی و هەموو دانەکانی لە خەویا وەریوە. ئەڵێ قوربان تۆ هەموو کەس و کارەکەت بەبەر چاوی خۆتەوە ئەمرن و لۆشدا ئەمێنی بەدانیانەوە و لە تەعزیی هەر هەمویانە بە پێوە ئەوەستی و خەڵک سەرخۆشی و لێەکە، مردنی هەموو خۆشەویستەکان تەبینی. ئەڵێ من بۆ ئەمە بانگ نەکرد، ئەمە بەرنەسژنەوە عقوبەیەکی باشیشی بن، خوا مەقسەیە بۆ منێکە. دووەمیش بانگەکە تەفسیری خەوەکەی وایە، دان یعنی یان تەمەن یان کەس و کار. بۆیە ئەگەر دان کەوتە دانی سەرەوە، کەوتە دەستەوە یعنی ڕزق و ڕۆزی یەتە دەستت. ئەگەر کەوتە باوشتەوە یعنی کوڕێک دەبێ، ئەگەر کەوتە ئەرز یعنی ئەمری. ئەمە نیشانەی دان لە تعبیری خەوە. سێم بانگەکەن، ئەڵێ قوربان وەرە پاشا خەوی بینیوە. ئەڵێ قوربان جەنابی پاشا ئەم خەوەی بینی و تە جەنابت لە ئێستەوە بێ مژدەم بیتێ، خەوەکەت عەلامەتی ئەوەیە کە جەنابت تەمەنێ زۆر زۆر درێژە بێ ئینشاءالله. دوای هەموو کەس و کارەکەتەکەوی، دوای هەموو خەڵکە مری، کابرا بیر ناکاتەوە خۆشەویستانی مردنی خۆشەویستانی ئەبینێ، بیر لەوە کاتەوە کە خۆی تەمەنی درێژە بێ، ئەڵێ ئەمە خەو جێڕانەوەیە، بڕۆ نەمە خەڵاتێکی کەن، کە مانای هەردوو خەوەکەش یەک شتە، کە ئینسان تەمەنی درێژ بێ مردنی خۆشەویستەکانی ئەبینێ. بۆیە خۆشەویستەکانم، ئینسانی ژیر ئەو ئینسانەیە کە ئەگەر مویەک تاڵێ لە قژی بێتەوە خەفەتی بۆ خوا، ئەڵێ قژم وەری دکتۆر جان، ئەڵێ ئاوا کە خۆمە شوێمیان شانە بە قژمایانم چنیە قژیەتە دەسمەوە، ئەبێ ئەم کەسە خەم بخوات، نابێ دڵی خۆش بێ. بۆ چکە تاڵێک ئەمڕۆ وەری، ئەگەر ئینسان حسێب بکەین 300,000 مو بەسەرێەوەی بێ، ئەمڕۆ تاڵێکی وەری بەیانی دوان سیان چوار، وەختێک گەزانی لە ئەخیرا بە ئەسڵعی ماوەتەوە. ئەمە یەکێشەکە برا بەڕێزەکەم، ئەمە یەکە عەقڵە پێی ناشکێ. ئەڵێ اینجا مویەک چییە؟ مویەک هیچ لە واقع و لەسەری من ناگۆڕێ، بەڵام لۆ سەرۆسەی دەکەیت
کە سەیرەکەیت ئەلۆپیشیایەکی بۆ بەجێ هێشتوویت هەموو سەرە سفر بوو ئاگا لە خۆ نەماوە بۆ چونکە دانە دانە بە دوای یەکاوەریون وەکو ڕۆژەکانی تەمەنی ئێمە چۆن ئەوەرێ و ئاگامان لێ نییە بە هەمان شێوە بۆیە مامۆستا نالی ئەڵێ زولفت بە قەدتدا لە نمونەی شەو ڕۆژە ئەڵێ زولفت بە قەدتدا کە پەرێشان و بڵاوە ئەمڕۆ لە منی شفتە ئاڵۆز و بەداوە ئەم عمرە عەزیزە کە لە بۆت نەقد و دراوە سەد حەیف و درێغا کە موسڵمانی نەماوە عمرێکی درێژە بە خەیاڵی سەری زولفت سەودا و پەرێشانم و سەودایەکی خاوە هەرچەندە کە ڕوتم بە خودا مایلی ڕوتم بێبەرگیە عیلەت کە هەتی و مەیلی هەتاوە بڵێ ئەڵێ ئەم قژەی کە تۆی بینی بەلاشەتە هاتۆتە خوارەوە دڵە زۆر پێی خۆشە وازانی قژێکی درێژە بەیانی ئەم قژە وردە وردە ئەوەرەیە سەودایەکی خاوە ئەم عمرە درێژە کە لە بۆت نەقد و دراوە ئەم عمرە درێژە کە وەکو پرچت ئەمە نەقد و ئەمە سەرمایەی تۆیە نەقد و دراوەکەی تۆ ئەمەیە بەیانی لە دەستت چوو وەکو ئەوەیە قژیان هەمووی سفر کردبێتی و هەر هەمویان لێ کردبێتە و ئەتە کرابیت ئەڵێ دڵە بۆ قژە زۆر خۆش نەبێ کە وەکو عمر دوایە چکە وەختێکە زانی بەدەمی شانەیە کەەوە ئەڕوات لە ئەخیرا هەموو مووەکانە لێ بێتەوە سبحان الله چەند کەلیمەیەکی جوانە ئەڵێ ئەم عمرە درێژە کە لە بۆت نەقد و دراوە ژیانی تۆ نەقدی تۆ ئەمەیە ئەوەی دوێنێ وەفاتی کرد و خاوەنی کۆمەڵێ ممتەلەکات و ملیارێری دنیا بوو ئەمڕۆ خاوەنی چییە؟ ئەوەی دوێنێ ملیارێر بوو وەفاتی کرد ئەمڕۆ خاوەنی چییە؟ خاوەنی شەهادەیەکی وەفاتە ئەی خاوەنی پارە نەما نەخێر ئەی پارەکەی چوو بۆ میراتگرەکان بۆ چکە کاتەکەی لە دنیایە نەما کەواتە پارە بە کەڵکی نەهات کەواتە سەرمای من و تۆ کاتەکەمانە کە بەدەستمانەوەیە کە کات نەما ئێستا وتیان کاکە عەبدولواحید وەفاتی کرد خاوەنی هیچ نامێنێ بەعکسەوە هەموو ماڵەکەشم لە هەموو کەسێ حرامە بێ غەیری میراتگرەکان ئەویژە بێ بەیەکسانی دابەشیکەن بۆیە ئاگاتان لێی بێ مۆزوعی میرات لەگەڵ مردنی کەسەکەیان دەست بێکە بۆیە سونەتەکە ئینسان مرد پێشەوەی بنێژێ میراتەکەی بەش بکرێ بەڵێ